سڵاو بینەرانی بەڕێز لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەزرە جیاوازەکان میوانێکی تایبەتمان ئەبێت لەسەر مێژووی سەلاحەددینی ئەیوبی ئەویش بەڕێز مامەسا سۆران هەمەڕەش کە پسپۆرە لە بواری مێژوویە ئەمانەوە لەبارەی ناسنامەی ڕاستەقینەی سەلاحەددینی ئەیوبی و ئەو شێواندنە ئەنقەستە باس بکەین کە لەسەر ئەم پاڵەوانە مێژوویە کراوە. مامەستا بەخێربێ. زۆر سپاس کاک سۆران. سەلاحەددینی ئەیوبی یەکێکە لەو کەسایەتیە مێژوویە گرنگانەی کە ئەتوانین بڵێن ڕەوڕەوەی مێژووی خۆرهەڵاتی ناوەڕاست و خۆرئاواشی گۆڕی بە ڕزگارکردنی قودس لە دەستی خاچپەرستەکان لەو کاتەیە. بەڵام وەک دەرەکەوێت ئەم کەرەکتەرە مێژوویە، ئەم کەسایەتیە مێژوویە، ئەم پاڵەوانیە مێژوویە ماوەیەکی زۆر کەس نەیەناسی. سیرەکەن لە پڕ لە سەدەی هەژدەهەمەوە یا لە سەدەی نۆزدەمەوە دەرئەکەوێت ئەویش لەلایەنی عەرەبەوە. عەرەبەکان چۆن سەلاحەددینیان ناسی و چۆن ناساندیان بە عالەمی ئیسلامی بەگشتی. بەڵێ من پێشەوەی باسیەوە بکەم ئەبێ ئێمە سێریکی سەلاحەددین کەین. سەلاحەددین بۆوە سەرنجی جیهانی بۆ خۆی ڕاکێشاوە. ئەم پیاوە لە دوای شەڕی ئەسکەندەری مەقدونی کە هات ئەو شەڕی ئەسکەندەر و بڵین ئیمپراتۆریەتی فارسی داریوش ئەو شەڕە زۆر گرنگ بوو لەبەری بەڵێ پێرزین ئەمە لە برەوەی لە سەدەی چوارەمی پێرزین ڕەهەندی کڵتوری و بڵین ناوچەیی هەبوو و دوو کەڵتوری جیاواز ڕۆژهەڵات و ڕۆژئاوای یابەیەکە بەڵێ کە لە هەولێرا بووم شەڕە. ئەم شەڕە زۆر گرنگ بوو لەبەرەوە هەتاوەکو ئەمڕۆ پەرتوشی نوێ لێکۆڵینەوەی نوێی لێکرێت بۆ چۆن کاریگەریکی جیهانیە دوو شارستانێت یابەیەکە لە ڕێگای ئەم دوو سوپایەوە. جا لە دوای ئەو جەنگەوە جەنگێ نەبوو هێندە ئەو ڕەهەندە گرنگەی هەبێ. جەنگی نێوان خاچپەرستەکان و سەلاحەددین هەمان ڕەهەندە بەرکەوتنی دوو شارستانیەتی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لەبەرەوە ینی فۆکەسێکی جیهانی گەورە هەیە لەسەر سەلاحەددین. بەڵام لە دەرەوەی ئەوە سەلاحەددین سەرکردەیەکی پێشەوەی کە ئەو فۆکەسەشی لەسەر بێ سەرکردەیەکی تایبەتە. ینی هەندێک تایبەتمەندی هەیە کە تۆزێک جیاوازە بۆ ئەم جیاوازە تۆ بێ بڕۆی ئەو ئەدەبە بخوێنی کە لەسەری نووسراوە ئەو وێژە ئەوروپی لەسەری نووسراوە سێرەکی ئەمە دوژمنەکەیەتی لە کەیشە لەو سەردەمەی ئەوروپا زۆر لە ڕۆژهەڵات تونڕەوتر بوون لە ئاینە. باش بوو ئەوان لەو کاتەوە باسییان کردوت لە دنیای ئیسلامان باس نەکراوە. ئەوە جا بابێ بێمە سەرەوەی کە دنیا ئیسلام بم ئەم کارێکتە گەورە ئەوروپا زۆری لەسەر نووسیوە هەڵک لە کۆنەوە. بەڵێ لەبەرەوەی بۆ ئەو شەڕە بۆ ئەوان ڕەهەندێکی دینی و قوڵی هەبوو لەبەرەوە سەلاحەددین زۆری لەسەر نووسراوە دواییش ئەچینەوە سەرەوەی چۆن دواتر لەسەریان نووسێ لە سەدەی بیستەمەمانە. لای خۆمان ئێمە شەرەفخان لەسەری نووسیوە و بە کوردی دانا ینی وەکو مێژوویەکی کوردی سێری کردووە جگەلەوە یەکێکی وەکو شێرزای تاڵەبانی کە وامان ناسیوە کە هەر شەری گاڵتەوەمانە بەڵام لە ناو کووردا و لە ناو حوجرەی کوردیە چەندین سەرچاوە هەیە کە میرێکی کورد خۆی گەڕانەوە بۆ سەلاحەددین ئەردەڵانیەکان بۆ نمونە هەندێک ئاماژە هەیە کە خۆیان گەڕانەوە ئایا ڕاستەکەنیان نە بەڵام لە ناو حوجرەی کوردیا سەلاحەددین مابوو لەبەرەوەی سەرکردەیەکی کورد بووە ئەمە دەما و دەم شتێک بووە ناسرااو بووە ژینە شەرەفخانی بتلیسی چۆن بەڵام لە ناو عەرەبا بەڵام لە ناو عەرەبا ئەو هینەی نەبوو لەبەرەوەی لە ڕاستیە ئێمە گەل لە قوڵای سەلاحەددین پەیوەندی بە عەرەبەوە نییە هیچ پەیوەندێکی نییە. چۆن ئەمە گۆڕا لە سەرەتای سەدەی کۆتایی سەدەی نۆزدەم و سەرەتای سەدەی بیستەمە بڵین دەسەڵاتی عوسمانی بەرەو لاوازیە چوو وردە ناسیۆنالیزمی عەرەب لەژێر کاریگەری ئەوروپا دروزە بوو بەڵام پێشەوەی ئەم ناسیۆنالیزمە کێ بوون کریستیانەکان. جا بۆیە من پێشیشی ێنم بۆی تێبگەین سەلاحەددین چۆن ناسێنرا. ئەم کریستیانانە کەمینەیەکن لە ناو زۆرینێکی مسلمانە لەبەرەوەی ئەمان کریستیانن زۆرینە مسلمانن لەبەرەوە بە خۆی چۆن فەلسەفێ بێنێتە ئاراوە خۆی بناسێنێ ئەمان پێشەوی ناسیۆنالیزمی عەرەب بوون
لە ڕاستی ینی کەسایەتی ئەبینی ئەگەر سەیری ناسمێناڵیزمی عەرەبەکەی زۆربەی کریستیانەکان پێشەوە بوون. بەڵام بۆرە مامۆستا سۆران لێرە دوو پرسیار لای من دروستە بێ قسەکەت ببڕم. یەک کریستیان خۆیان عەرەبن یا ئاشووری و ئاسووری و کلدانی و ئەرمەنی و ئەمانە عەرەبی کریستیانمان هەیە ینی ئاماژە هەیە بەڵێ خێڵ هەیە لە پێش کەسێک وەک مێشیل عەفلاق وەک من ناڵم ئەو کەسە بە تایبەت بڵێم ئەو کەسە بە تایبەت چیە ناتوانم تا نەچمەینەکەی بەڵام خێڵی عەرەبی هەیە لە پێش ئیسلامە لە سەردەمی ڕۆما بە تایبەت ئەمە چەندین سەرچاومان هەیە لەسەر عەرەبی کریستیان هەیە بەڵام بڵێم فلان کەس بە تایبەت من ناتوانم کەسێک بەڵام بڵێ عەرەبی کریستیان بەڵێ هەیە چۆن کوردی کریستیان هەیە کوردی کریستیانیش هەیە و عەرەبی کریستیانیش هەیە جا ئەمانە پێویستیان بەم هینە بوو کە خۆیان بەشێ بن لەبەرەوە ئەمان چیان هێنا پێشەوە جیهانی عەرەبی و عەرەبیەت گرنگە ئەلەما پێتوانی ئەوان بۆیە ئەمایان کردەوە کە بڵێن ئێمە بەشێک نین لە قاچپەرستەکان و دژی ئەوەیە منیشەمە بێڵم نا خۆی چۆن بوو ویستیان لە ڕێگای کڵێساوە ئەمان ئەنگلیزی و فەرەنسیانە نای سەیران کرد کابرایە هەیە لە ئەوروپا زۆر گرنگە خەڵکی ڕۆژهەڵاتە بە زۆر هیچ کەسێ هێندەی سەلاحەدین گرنگی پێ نێراوە ئەمایان هێنانە یەکەم کەس کابرایەک هات چی کرد ڕۆمانێکی وڵتە سکۆتی بەریتانی وەرگێڕا بۆ عەرەبی ئەمە سەرەتا بوو هێنانە ناو جیهان خەڵکی عەرەب ئاگالێن کاڵم ئاگەلێن لە دوایەوەی سەلاحەدین کۆچی دوای کە عەرەب شتێکی لەسەر نەنووسی شتێکی ئۆتۆ ئەو چەند ساڵی دوای کۆچی دوای ئیبن خەلەکان و خوتەتی ئەوەی سەردەمی خۆیەتی ئەوەی سەردەمی ئیسلامە ئەمە ئیبن خەلەکان بۆ نمونە ئیبن ئەثیر سەرچاوێتی کوردە ئیبن خەلەکان سەرچاوێتی کوردە ئەمانە عەرەبی مەقریزی مەسەلا هەیە یعنی بچیتە قوڵایی زۆربیان عەرەب نین بەڵام ڕاستە لە ڕابردووە لەسەری نووسراوە بەڵام کە ئەڵێم مەقریزی وەکو ملوک الئەکراد قسەیان لەسەرەکە ابن ئەیاس وەکو دەولەت الئەکراد قسەیان لەسەرەکە لەبەرەوە بۆ یەڵم کە بەس باس کراوە لە کاتی خۆیان بەڵێ باس کراوە لە کاتی خۆیان بەڵام دواتر ئەوە تا سەرچاوی ئیسلامیەکان بە دەوڵەتی کوردیش ئاماژەیان پێکردووە و بە ملوک الئەکرادیش ینی بڵین پاشا کوردەکان ئەمانە هاتن وردە هێران بەڵام لەگەڵ ئامانجی ئەمان ناگونجا بۆ سەلاحەدین پیاە بوو سنگفراوان بوو بەرامبەر ئاینەکان لەبەرەوە وردە هێنان کە هێنان یەکسەر بەرجێکی عەرەبی ناسیۆنالیستیان بۆ ئەوان پێویستیان هەبوو بە پاڵەوانێک کە نوێنەرایەتی بەرژەوەندی ئەوان بکە ئێمە عەرەبین ئێمە سەلاحەدین بۆ نمونە ئەیبینی لە پەنجاکانە فیلمی ئەنناسر سەلاحەدین دوو ڕاهەندی هەیە ناسری قەومیەکان لە لایەکیشەوە لە فیلمەکە ئەڵە چی الدين لله والوطن للجماعة أما كالله الدين بو خدا ونجتماع شعارش علمانية أما شعاري ناصرية كان أما شعاري تاز صلاح الدين هم الروشك كإيبيني أما أنا بكاريان هنا بو برجواني خويا بس بنبور ما مثلا بالنسبة صلاح الدين خويا ولم بابته مثلا أبينين قيادي مسيحي هو وكو درأكيت مثلا يزيد كان يجبون له جنگاوەرە زۆر بەهێزەکانی سەلاحەدین یعنی هەر مسلمانەکان نەبوون پێتوانێ ئەوەش بەشێک لە ڕاستی تیابێ کە سەلاحەدین هەر وەک مسلمانێک ئەو کارانی نەکردووە ئەسەی چی ئێمە بچینەوە سەر و سەردەما بۆ نمونە فاتمیەکان یەکێ لە بڵین لە هێزە چەکگارە بەهێزەکانی ئەرمەنی بوون خوان فاتمین ئەمە ینی ئەم سەردەمە دنیا بۆ شێوەیە نەبووە تۆ هێزێ بینی تۆ زانی ئەمڕۆ شەڕی سیاسەتە ینی ئەمڕۆ ئێمە خەڵک خوێندنەوەی وا بۆکە تۆ زانی ئێستا هۆز هەیە لە کوردیا سێ دینیتیە هۆز هەیە لە کوردستانە ئەمڕۆ یەکی هەندێکیان یەزیدین هەندێکیان کریستیان یا موسڵمانن لە ناوەیەک هۆزە ئەمە پاژماوەی ڕابردووە ئێمە ئەم سەردەمەیە خەڵکوا ئەو جیاکاری و ئەو خەریکە بێ بە ناسنامەیەکی زۆر جیا بەڵام لە ڕابردووە شەخص هەیە لە کوردستانە کریستیان و یەزیدی و مسلمان چۆتە سەری هەمووی بەی خۆی زانیوە ئەمە ئەو کەڵتورە ڕابردووە پیرشالیار و بەڵێ ئێجا ئێمە لە ڕوانگەی ئەمڕۆ سەیری ڕابردوو جیاواز وەجا ئەمەیە سەلاحەدین ئەمانە هێنایانە ناوە بەم بەرگەوە جا بەم بەرگە ئەمە بابەتێکی زانستیە کابراایەکە هێنایی فۆکۆیە نەک بڵم کابراایەکە جیهانی ناسێ بەڵێ هەمووانەمەی ناسێ فەیلسوفە ئەڵێ کاکە ئەڵێ میدیا ئەتوانێت یاری بە یادەوەری خەڵک بکە و لە سە ساڵی ڕابردووە میدیای عەرەبی یادەوەریەکی بۆ خۆیان دروست کرد بەڵام ئەم میدیای کاریگەری لەسەر کە تاکی کورد لەبەری تاکی کورد میدیای نەبوو لە سە ساڵی ڕابردووە
لە سەرەتای سەدی بیستەما کورد شانازی بە سەلاحەدینەوە کرد ئەگەر سەیری پەرتوکە کۆنەکان و گۆڤارە کۆنەکانی کورد بکەی سەرەکەی وێنەی سەلاحەدینی لەسرە بەڵام وردە لە دوای پەنجاکانەوە لەژێر کاریگەری ناسیۆنالیزمی عەرەبا لەبەری بەرگێکی عەرەبی درۆی نەکرابووە بەر سەلاحەدین خەڵک دەستی کرد بە هێرشکردنە سەر سەلاحەدین لەناو کووردا دوای هەم لەسەر ئەو بەس ئەو با بڵێن ئەوانەی کە سەلاحەدینیان کردە عەرەب بە زۆری مەسیحیەکان بوونیانی ئەمان ئاڕاستیان کرد بەڵام دواتر سوودی لێ وەرگیرا بۆ نمونە بەعسیەکان ئەسەد خۆی پێوە سەلاحەدینەوە نەبوو ئەف ببوورە سەدام شاری تکریری ناو ناسا سەدام زۆر پێی سەرسان بوو و بەشێکیشی سەدامیش خۆشی لەژێر کاریگەری ئەو میدیایە بوو کە بەرجێکی عەرەبی کرابوو سەر لەبەرەوە ئەوی ژەویست خۆی پێوە بەسێتەوە ناسر زۆر هەوڵیا خۆی پێوە بەسێتەوە بە تایبەت کە هەوڵیا میسر و سووریا بالێک ئەوە ڕێک هەموو پرۆژەکەی سەلاحەدین بوو کە ویست ئەمە دەوڵەتی خۆی بوو هەمووی بەڵێمانە هەمووی دەوڵەتی خۆی بوو کە لە وەختی و پرۆژە بە تایبەت هاست سەردانی گۆڕی سەلاحەدینی کرد لە دیمەشق ئەوەش بۆ ئامانجە و وەفلیمەکەشی ناوناوە ئەوە بالمناسبە مامەسە من لە فلیمەکە شتێکم هێتە خەیاڵ بەڵێ لە هەشتاکانە بینی ومانەوە کە لێ پرسن من ئەنتە سەلاحەدین ئەحمەد مەزهەرە وابزانم دەوری بینێ ئەحمەد ڕەمزی ئەحمەد مەزهەر مەسەر شتێکی وایە من ناوەکانم باش بیر ئەحمەد مەزهەرە ئەڵێ ئەنا خادم العرب يعني ناڵێ ئەنا عەرەبی نازانم ئەوە ملاحەزەیە هەر سێرم کرد ینی نەک ئەوە ینی ژمارەکە وابزانم هەفتایە هەشتا لای خۆم نووسیومە لە 75 شتێکی وایە لەو بەرنامەی کە کردومە 75 باسی عەرەبەکە چەند جارێکی کەم باسی ئیسلامەکە چکە بۆ باسی کوردەوەیش هیچ هەر کوردیت ینی ئەمان ویستویانە پەیامی عەرەبی پەیامی ناسیۆنالیزمی فکری عەرەبی لە ڕێگای ینی سەلاحەدینیان بەکارهێناوە بۆ ئەمە بەڵام ئێمەی کورد لەبەری ڕەخنەگرانە نەمانتوانوێت هەتاوەکو ئەمڕۆ لە ژێرە و کاریگەریە ینی مرۆڤی کورد لە ژێر و کاریگەریە سەلاحەدینی ناسیوە کە کاتێ ئەلوێت سەلاحەدین هەیە کە فەڵەستینیەکانن ئەمە ناسامی براوە گروپی تەرۆریستی هەیە لە عێراقا خۆی بەناوی سەلاحەدینەوە ناوناوە ینی تۆ سێری کە چەند ئەڵقەی عەرەبی هەیە لەسەر سەلاحەدین هەموو ئەم ئەڵقانەش ئێوە بەرجێکی عەرەبی ئەگەر لە سوچێکا بڵێن کوردەوەکو خێر لە کاتێکدا دەوڵەتەکەی بە کوردی باس کراوە و بنەماڵەکە کورد بووە هەذا من جۆم لە سەری ڤیدیۆیە کەمە کرد شێخ محەممەد غەزالی میسری هەیە ئەڵێ لە قسەیەکە ئەڵێ من لە قەتەر لە شوێنە گوتم خوا خێری کورد بنووسێ سەلاحەدینیان بۆ دروست کردین تاکو قودس ڕزگارکە وەکو ئەڵێ هەر خەری بۆ بمخۆن ساحب ماڵوتی بۆ خاتری خوا نەجاتم بۆ تۆ کاکە کووردە عەرەبە تورکە لێ گەڕێ یعنی ئەمەنە ئەنسوریەتی عەرەب دژی ئەم مەسەلەیە کە بڵێ کورد سەلاحەدین کوردە بەڵێ بەس من ئەبێ ئەوەش بینەوە سەلاحەدین قودسی بۆ خۆی بۆ کەسی ڕزگار نەکرەوە بۆ خۆی ڕزگارکەوە دەوڵەتی خۆی بووە دەوڵەتێکی کوردی ئەیوبی بووە ئەم دەوڵەتە ئەمەیە کێشەکە ئەوەیە خوێندنەوەی ئەم سەردەمە ئێمە چۆن ڕابردوو خوێنەوە ئێمە هەگامان لێ نییە عەرەب لە ڕێگای وەکوتم ینی من دژی هین نیم کریسیانەکان بەس ئەبێ لی تێبگەین چۆن سەلاحەدین ناسێنراوە لەم ڕێگاوە سەلاحەدین تەوزیف کراوە بەکارهێنراوە بۆ پەیامێکی عەرەبی ناسیۆنالیزم لەبەرەوە ئێمە لەو چاویلکەیەوە سەلاحەدینە بینین عەرەبی هەر تەزویریشان کردووە لە نووسینەکانی بیانیەکانی شەکە کردویانە بە عەرەب هەندێک جار بۆ نمونە کە ئەوەی کە لەسەر سەلاحەدین نووسراوە ناوی تەلیسمانە یەکەم ڕۆمان کاتێک کە وەریەگەڕێ وەرگێڕە کریسیانەکە بە ئارەزووی گۆڕانکاری تیا کردووە خۆشیەڵێ کردومە کردوێتی بە عەرەبی گونجانوێتی بۆ ویستی کریسیانەکان ینی ویستی عەرەبی ناسیۆنالیزم لەبەرەوە سەلاحەدین یاری پێکراوە بۆ خزمەتی ئەجەندەی جیاواز بەس بیرمان نەچێت تۆ زای بۆیە منەڵم تێگەیشتن لەسەر سەلاحەدین زۆر زەحمەتە کاک سۆران هۆکارەکەشی چییە؟ لە سەردەمی ڕۆشنگەری ئەوروپا بەشێکی زۆر لە فەیلسوفەکان سەلاحەدینیان تەوزیفە کرد بۆ هێرشکردنە سەر کریسیان کلێسا کە کلێسە دەسەڵات بوو ئەوانیش بەکاری ئەوان وەک ئەلمانیە بەڵێ ئەوان ئەیانوت بڵێن ها ئەمە نمونەی کەسێکە کە کریسیانیش نییە سەیری چەند ئینسان بووە چەنە تەنانەت بە فەیلسوف ناوێنن ئەوان یعنی هەندێک جار لە بابەتی لا ئەن ئەوانیش چکیانەیە تەوزیفی کەن بۆ پەیامێکی سیاسی جا بۆیە بۆی ئەبێ ئێمە بەو قوڵیە سەیری بەکارهێنانی کەسایەتی گەورە بەکارێت بۆ ئامانجی جیاواز جا لێکۆڵەر بۆی لە سەلاحەدین تێبگا ئەبێ هەموو ئەم بەکارهێنانە سێرکە فەرەنسیەکان
ئەو نام پێ ناخۆش بوو سەلاحەدین فەڕەنسی نییە وەرە سەیری چەند چیرۆک لە 600 ساڵەوە پێش دروست کراوە لەسەر سەلاحەدین بۆی بیکەن بە خۆیان تەنانەت توانە دایکی فەڕەنسی بوو سەلاحەدین پێشەوەی بمرێ هینی نیشانەی کریسیانی کرد ئەمانیان بۆ دروست کردووە بۆ ئەوەی ئەوە نەمعجب بوون ئەو ینی یەکی چووکو دانتێکە فەیلسوفێکی ئیتالیا ینی سەرسان بۆ پێی ئەڵێ ینی وە چەندینیان هەر فەیلسوف بەڵێ بەڵێ یەکێک لە فەیلسوفە ناسراوەکانی چرخەکانی ناوەڕاستی ئەوروپا ینی بە تایبەت باسی سەلاحەدین هەر ئەو نییە ینی چەندین کەسایەتی کە باسی شیەکەن ئەوە زیادەڕەوی تیاکە ناشیکەن بە فەیلسوف سەلاحەدین هەندێک جار بە فەیلسوف بەڵێ بەڵێ ئەمە مەسابابی مەسەر کورد خۆی ئێمە کورد وەک با بڵێن وەک خەڵکێت خۆشت نازانێ بەس کێشەمان لە دوو بەش دوو با بڵێن سنف دوو خەڵکی ئەم کوردستانە با بڵێن ڕۆشنبیرەکان و سیاسیەکانمان ئەنی پێتوانێ ڕۆشنبیرەکان زۆر خراپ لەگەڵ سەلاحەدین مامەڵیان کردو یعنی لەوانێ عەرەبەکان منسیفتر بن لە کوردەکان خۆیان یعنی بۆ نمونە کابرا ڕێسیستە معنی با بڵێن ڕەگەزپەر خۆی وەکو ڕەگەزپەرستێکی کورد سیر ناسیۆنالیستێکی کورد بە سیرێک کەچی قسە لەسەر سەلاحەدینەکە گەوەی کە ئەمە عەرەب چێتی کردووە موسڵمان چێتی کردووە لە لای ترەوە چاپەکانیشمان بە هەمان شێوە ئیسلامیەکانیشمان بیر نەچێ ئەوانی شەر ناسامی تێگەن هی کوردی من پێ دەڵم چۆن فەخری پێوەکەن بە کوردی باشە ئەوە ئەمە قەدیمەکان ئیسلامی تازەیە لە ڕاستیە ئەمە چۆن یانی لێک بینەوە منبات ئێمە سەرۆتی نەتەوەی خۆمان کاکسەوە من پێم وایە ئێمە لە زۆر بابەتەکان کە یەنە پێشەوە لە کوردەواریە دوو سەنگەر لە کۆمەڵگی کوردیە ناڵم هەموو شتێ بەڵام ئەوەی زەقە و کە جۆمان لیانە ئەلمانی و ئیسلامیە بەس وەختی خۆی ئیسلامی هەر نەبوو بە درێژایی ینی ئێمە باسی سەدەی بیستەمەکەین خۆ تۆمارمان نییە لە سەدەی هەژدەما کورد چۆن سەلاحەدینی بینی ئێمە لەسەر تۆمار قسەکەین تۆمارمان لە سەدەی بیستەما هەیە لە سەرەتای سەدەی بیستەما شانازی بە سەلاحەدینەوە کرا بەگشتی لە دوای پەنجاکانەوە لەژێر کاریگەری ئەریوا گۆڕا ئێستا بەگشتی لەم 50 ساڵە 6 ساڵە کە قسە لەسەر سەلاحەدینەکرێ دوو ئاڕاستی سەرەکی هەیە سەنگەری ئەلمانی و سەنگەری ئیسلامی من ئەم دوو سەنگەرەوە کویەگە بینم لە بابەتی سەلاحەدینە بۆ شێواندنی سەلاحەدین من پێ هەڵدانێکی بێ بناغە وەکو دژایەتیشی بێ بناغە وەکو یەکە چکە بۆ هیچیان ناتوانێت بابەتیانە سەلاحەدین ببینێ ینی تۆ کە ڕقی لێبوو کە زۆریش پیا هەڵا هەردووکی ناتوانانی سەلاحەدین بناسی جا ئێمە با ئەو ڕق و هینی خۆمان لابین ئێمە ئەو هێڵێک نییە لەو ناوەڕاستە کاسۆران ئێمە کۆمەڵگەیەکین زۆر پێویستمان بۆ هێڵەی ناوەڕاست هەیە کە ئەم دوو سەنگەرە بینە خوارەوەگەر ئەکادیمی لە هەموو ڕوویەکەوە توانین بیکەین ئەم بەرنامەی بە ڕێزە توانێت بیکە ئێمە پێویستمان بێ ئەم دوو سەنگەرە بێنە خوارەوە دایلۆگ بکەن ئێمە باشتر لە سەلاحەتەکەین جا بەشێکی بۆی ئێمە کە من لە سەنگەری ئەلمانیا بم و لە سەنگەری ئیسلامیشا بم ئۆتۆماتیکی یەک پەردەم بەسەر ڕووداوەکانە با من بڵام ئەلمانیە کابرا ئەلمانیەکی ناسیۆن نەتەوەیە باش سەلاحەدین سەروەتێکی نەتەوەی نییە ئەڵێن پیاوکوش بە جابریا سەد پیاوکوژی وا هەبووە ینی چیان قایدە عسکەری خۆ سەلاحەدین بە هیچ پێوەرێک ناکرێتە یعنی ئێمە بێت زۆر بە سیارانە مامەڵە لەگەڵ کەسایەتی بکەین سەلاحەدینیش نەبێت ئێمە لەسەر ئەسکەندەری مەقدونی قسە بکەین پیاوکوژی ئەنی چی پیاوکوش تۆ بچی لەسەر شەقام کەسێ بکوژی ئەمە پیاوکوژیە بەڵام تۆ سەرکردەی ئیمپراتۆریەتێکی شەڕەکەیت ئەمە پێی ناڵێن پیاوکوژی سەلاحەدین کە خەڵک تێگەم سەلاحەدین لەو پەڕی دەسەڵاتە ئەو پەڕی بەخشندەی خەڵکی ینی لێبوردەی هەبوو لەک ڕخنە لەلایەن شیعەکان و دوای هێنسەری ئەڵێن لەگەڵ مەسیحیەکانە زۆر لێبوردەبووە بەس لەگەڵ فاتیمیەکانەوە نەبوو ئەم قسەی وایە من کاکسۆران تۆ هەر ئاماژت بە ڕێزت ئاماژت بە دوو کردی وتم ئەلمانی و ئیسلامی کورد بەڵام لە دەرێ ئەمانیشا شی ئەو سونی عەرەب هەیە شیعەکان دژی وەستن من کە یەکێکی عەرەب لەسەری نانووسێ یەکسەر لەمزام چێ بۆ دەوڵەتی فاتمی ڕوخانەوە سونەش ئێوێ بەرگێکی سونی عەرەبی بکاتە بەر ئەمە ئەم دوان ئەمانەش هەمووی ینی ناسنامی سەلاح چکەمە بابەتەکەمان تێگانی ناسنامێ ئەمانەش ناسنامی تێگەن بۆ بەرژەوەندی خۆیان ئێستا هەر لوبنانیە لەسەری بنووسێ کە زۆربیان شیعە عەرەبن
زۆر بەناشینی جا کابرای هەیە زێدان یوسف زێدان ئەمە لەسەری لەماوە ئەحقەر شخصیە ینی ناشرینترین کەسایەتی بەڕاستی ئەمە زمانی کەسی ئەکادیمینی ینی ئەی بە تۆ پیاوێک بڕۆ لە ئەدەبی دوژمنەکە سەری سەلاحەدین کە بزانە چەند مەزنە بێ بزانین یوسف زێدان ئەدیبە پێشەم شتێک ئەخر ئەدیبە بۆ قساکەی لەسەر بابەتێکە لی نازانی من بابەتێ لی نازانم مەڵم لی نازانم شەرم نییە لەزانی ئەدیب لایەنگرە ئایدۆلۆژیە ڕاستە لێ کۆڵەر نییە و جا خەڵکیش بۆ منیە نێرێ ها پیاوە عەرەبە با پیاوە عەرەبە با بڵێ خۆ سەلاحەدین بە سەرچاوە ئێمە قسەی لەسەرەکەین نەک ئێمە بە ویستی خۆمان جامێ سەلاحەدین خۆی ئیتوانی بێ بە من پێم وایە سەروەتێکی نیشتیمانیە ینی سامانێکی نیشتیمانی ئێمە دەرێکمان پێ نەکردو ئەچینە بۆ لە 2023 تورکیا بە ملیۆنان سەرفەکە ئێوێ بەرجێکی تورکی بکاتە بەری گەورەترین سەرکردەی کورد ئێستا ئەیانەیە ناسنامەکەی بکەن بە تورکی باشە عەرەب ئەوە 100 ساڵە کردویانە بە عەرەبی ئێستا دیسانەوە خەریکە ئیفرێنەوە بەڵام ئێمە دەرێک بە گرنگی کەسایەتی ناکەین ئێمە بە دەوری سەلاحەدینە ئەتوانین ینی سەلاحەدین کەسایەتیشی نەتەوەی مامۆستا بمبوورەوە بزانم قسەکەم لێ تێک دایت باسی کورد لە ئیسلامی و ئەلمانی فەرمووت بڵین هەردووچیان سەلاحەدینیان شێوان دووە چۆن ئەوە بکەین من وتم ئەگەر لە هەموو بابەتێکی زانستی کە ئێمە لە ڕقا بووین وە لە خۆشەویستیا بووین هاوسەنگی بڵین هاوسەنگی لێکدانەوە لە دەزەی بۆچی لەبەرەوەی ئێمە کە لە ڕقاین ئێمە ناتوانین کابراکی هاوسەنگ بین لە لێگانەوەمانە جا ئەمانەی کە ڕقیان لێتی کە ئەلمانین ناتوان بە هاوسەنگی سەریسە و ئەوانەشی کە زۆر پیا هەڵێن بۆ من وەکو لێکۆڵەرێکەمێ لە سەلاحەدین ئامانجی من تێگەیشتنەکەنە مەلایکەتێکی خەیاڵی بۆ من هەردووشی ئەینشتا چکە هیچی خزمەتی من ئامانجی من تێگەیشتنە لە سەلاحەدین نەک سەلاحەدین گەورەکەم بەڵام سەلاحەدین لە دەرەوەی ئەوانە باسێری ئەم دووستەنگەرە کە ئاوایانەیە بیان بەیەکە ناتوانین لە یاسە سەلاحەدین تێبگەین لەوانەیە خەڵکی تریش لەو بەینا کەم نووسی بێتی بەڵام دەنگی دیار نییە لە کۆمەڵگەی کوردیا لە کۆمەڵگەی کوردیا ئەم دوو ئاراستە ینی زۆر بەمان لەو دوانە ینی بە دەگمەنێکێکی تر ببینی لەما بەڵام ئێمە زۆر پێویستمان بەوەی بەو قۆڵیە لە سەلاحەدین جا بڕۆ سەیری ئەو ئەدەبە بکە کە لە دەرەوەی ئەما لەسەری نووسیوە لە 700 ساڵی ڕابردووە لە ئەوروپا قەناعەتی بێشتی وایە بینی کاکسۆران داچڵەکی یعنی ئەم کابرایە هەمووی بۆ نمونە هەندێکی بۆ بە ئەفسانە ینی سەلام هەیە کرد ینی ئەینشت پیاهەڵانێکی زۆر بەڵام هەندێکی بەڵگەنامەیە بۆ نمونە پیاوێک هەیە لەو کاتێک کە سەلاحەدین هێرشەکە بە قودس ئەو مناڵی ئەوێ ئەوروپیە بمنەچە بەس مناڵی قودسە مێژونووسە ویلیام ئۆف تایر ئەمە زۆر گرنگە چکە شایدی وەزعەکەیە و ئەیشی بینێ کەچی دەبەن سەلاحەدین وەکو دوژمنە بینێ هێرشەکاتە سەری بەڵام هەندێک سەرەکەی وەستیشە ئەڵێ کابرایکی بیرتیش ئەڵێ سنووری بەخشندەی ینی سنووری ئاسایی بڕیوە ینی ئەمە کابرا لە سەنگەری دوژمن تا تۆ بێ زۆر بۆ شوونێن پیاوە بە هەنوەر بگری وە کەسایەتێکی ترە ئەرنۆڵی ناوەشتێکی وا من هەموویم هەیە ئەم پەرتوکانە ئەمەش هەر شایەتێکی ترە یە و سەردەما شایەت حاڵی شەڕەکانن جا تۆ وەرە سێرکە شارێ بدۆڕێنی لە سەردەمێکا کە ئەو ڕق و چینە دینیە هەبووە کریسیانن کەچی وەسڵی سەلاحەدینە یعنی ئەمە زۆر گرنگە من ئەوانەی دوای ئەوە مەسەن 300 ساڵەوە پێش خەڵک لە ئەوروپا پیا هەڵا بۆ من ئەمە سەرچاوی گرنگ نین گرنگن بۆی تێبگەین بۆ لە ئەوروپا وای لاتەوە بەڵام بۆ من وەکو لێکۆڵەرێک کە بمێمێ لە سەلاحەدین تێبگەم ئەوەی شاید حاڵەکە گرنگترە بۆ من بۆ چکە ئەو ڕقی لێتی لە ڕقا لە وەخت لەو پەڕی ڕقا وەسفی ئەمە زۆر گرنگە ئەمە پێم وابێ کەم سەرکردە لە جیهانە هەیە ئەمڕۆ ئاوا دوژمنەکەی وەسفی هەبێت تایبەتە سەلاحەدین لەوا تایبەتە لە ئەدەبی کوردیا یاخود لە مەبەستم ئەدەبیاتی زمانی کوردیانی وکە نووسراوە چ ئەکادیمی چ غیر ئەکادیمی هیچ سەرچاوەیەکمان هەیە معتەبەر بێ بۆ سەلاحەدین واللهی من نامێ زوڵم کەم ینی لەوانەیە هەبێ من ئاگادار من زۆر ینی ڕاستێکی بۆ کاری زانستی زۆر پەنا بۆ ینی ئەمە هینێکی جیهانی ببین نەزەری کورد خۆی بە جنیایی بەڵام تۆتەوێ بۆ نمونە بۆ من ئەو شایەتە گرنگترە ینی نەک هەر بە گشتی سەرچاوە کۆنەکان پێموتی هی 300 ساڵی ئەوروپاشم قوبوڵ نییە ینی بۆ سەرچاوە شایەتە هینەکان ئەمە گرنگترن زیاتر ڕنگانەوەی واقعین یەکی ئیبن شەداد کە شایەتی ڕووداوەکانە یەکی ئیبن ئەثیر شایەتی ڕووداوەکانە ئیبن خەلەکان دواترە بەڵام ئیبن ئەثیر
بەڵام ئبن ئەفیری ژەبێ بە هینەوە وەریگری بۆ هەندێک کێشەی هەیە لەگەڵ سەلاحەدین هەندێک جار بەڕقۆ قسەی لە بەس زۆریش وەسفیەکە وەک سونیەک کە شیعی لەناو بردووە لەوێ آخر تۆ ئەزاینی کاک سۆران ئێمە بێ سەردەمەکە لێک بینەوە آخر بۆ ێڵم منیژە بێ ڕخنەگرانە سەیری هەموو کەسێ بکەین من سەیری ئەو دژمنەکەیە کەم سەیری ئبن شەداد لە پەنایەتی و موچەخۆری سەلاحەدینە وەسفیا و بەسەری هەڵەیە بێ ئێمە هەڵانەکان جاکەینەوە لە جاکە تۆ کۆمەڵی سەرچاوە بەراورد دەکەی ئەمانە تۆ لە بینیا بابەتیانە ئەتوانیە سەلاحەدین تێ بگەین زۆر سپاس ماندوومان کردی بینەرانی بەڕێز لە ڕاستیدا لەم ئەڵلقەیەکدا ناتوانین هەموو شتەکان باسکەین بۆیە لە ئەڵلقەی داهاتوودا بەردەوام دەبین لەگەڵ بەڕێز مامەستا سۆران حەمەڕەش لەسەر پرسی سەلاحەدینی ئەیوبی و ناسنامەکەی تا ئەڵلقەی داهاتوو خواتان لەگەڵ